کلیل مەگەزین تەمەن سەید ئەحمەد بۆچی دەستگیر کرا لە کەنەدا؟ هونەرمەند تەمەن سەید ئەحمەد هونەرمەندە دەنگ خۆش و لاو خوێن شیرینەکە. هونەرمەند تەمەن لە ساڵی 2014 گۆرانێکی بە ناوی خانم بڵاو کردەوە کە دەڵێتن گەرمە، هاوینی هەولێر گەرمە، بۆ چەندین باسی شارەکانی کوردستان دەکات و وا دوای بڵاوبوون ئەو گۆرانیەی ناوبانگێکی ئەگزار زۆری بەدەستێنا. هونەرمەند تەمەن چەند ڕۆژێک پێش ئێستا وێنەیەکی بڵاو بووە بە جلی پرتەقاڵی. هەموو خەڵک ویان زانی ئەو هونەرمەندە لە وڵاتی کەنەدا گیراوە، بەڵام دواتر دەرچوو بۆ کارێکی کلیپە ئەم جلانەیە لەبەر کردووە. وەروەها کلیپەکەش لە ئێستادا بڵاو بووتەوە بە ناوی چاوڕەش. سەرکەوتن و تەمەن درێژی بۆ دەخوازین.